خی گەورە دەفەرمێ وەحەسوونە ئولائیکە ڕەفیقا ئەوانە ڕەفیقی باشن بۆ تۆ چێ ئەنەبیین وەسڵدیقین وەشوهەدا وەساڵحین خەم مەخۆ کە ڕەفیقێکی خراپ لەمە دووە واز لە تۆ بێنێ و قسەت لەگەڵ نەکا چونکە تۆ لەمە دووە ئەهلی مزگەوتیت خەم مەخۆ کە کچێکی ڕەفیقەت لەمە دووە سەلامت لێ ناکە خوشتی بەڕێزم بۆ چونکە لەمە دووە تۆ پۆشتەیت و خۆت داپۆشیەوە بۆ شێوازەی کە خوا دەیەوێ خەم مەخۆ ئەزانی تۆ ڕەفیقی چیە لە قیامەتدا النبيين فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا أوان رفيقي باش يحشر المرء مع من أحب إنسان روجي قيامت لقل أو كسا حشر دكريك خوشي دبي تو لقل پیغمبران حشر دكري إن شاء الله لقل پیاوچاکان حشر دكري لقل صديقين حشر دكري نقل إنساني منافق ومجرم وملحد حشر بكريت أوان بو جهنم تو لەگەڵ پێغەمبەران و پیاوچاکان بۆ بەهەشتی ئینشاء الله